بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا یەکەم ڕۆژی هەفتە لەگەڵ کۆتایی هاتنی خولێنێوخۆیەکانی ئەوروپا لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێت دەگەمەوە. وەک دەزانن کە ئێمە لە کۆتاییەکانی تۆپی پێ لە وەرزی 2025 بۆ 2026 نزیک دەبینەوانێ و ئەوەی کە هەیە لەبارەی خولەناوخۆیەکانەوە ئەو خولانەی کە جێگی سەرنج و زۆربەی زۆری خولەکان تاو ئەنجامەکانیان یەکلا بۆتەوە هەموو پاڵەوانەکان بە دیار کەوتون بۆوەکو جامەکان بە شێوەیەکی بەربڵاوی ژامەکان زۆربەی زۆری کۆتاییاتوە ئەوەی کەمەوە تو ئێستا لە تۆپی پێیە لەم هەفتەیەدا نازناوی کۆنفرانس لیگ یەکلا دەبێتەوە لە نێوان کریستال پالاس و ڕایۆ ڤالیکانۆ و هەروە یەک یاری دیکەمان دەمێنێت کە ئەویش ڕۆژی شەمەیە کە هاوکاتە لەگەڵ جەژنی قوربانی پیرۆس کە ئەویش یاری کۆتایی چامپیۆنز لیگە لە نێوان ئارسناڵ و پاریس سەن ژەرمان کە ئیتر بەمە کۆتایی بەڕکابەری یارەکانیەت و ڕاستەوخۆ دەچینە سەر ئامادەکارەکانی مۆندیال چونکە ئەمساڵ دەزانن ساڵی بەڕێوەچوونی مۆندیالە و مۆندیالیش تایبەتمەندیی خۆی بوو یەکمان کەناڵی ئاسمانی پامیش هەوڵ دەدات لە مۆندیالی خزمەتێکی بەرچاوکە. ئەمڕۆ من بەرنامەم لەسەر کۆتایی هاتنی یاری کۆتایی جامی ئەڵمانیا و ماڵاواییکردنی لیڤاندۆڤسکی و ماڵاواییکردنی کارفاخاڵۆ بابەتانە نییە لەبەرەوەی ڕەنگە خەڵکی تر سەرقاڵی و بابەتانە بێ و کۆمەڵی ئیشی لەسەرەکەن بۆی کە کۆمەڵێ شعر و شانامەی جوانی تیا بڵێن. ئیشی من شتێکی جیاوازە. من لە ماوەی ڕابردوو پاژەوەی کە ئارسناڵ و پاریس سەن ژەرمان گەشتن یاری کۆتایی چامپیۆنز لیگ من لە نێو خەڵکە و لە نێو هاوڕێکانمان و پێویستەکە کە وەڵامی پرسیارەکانیەوە و زۆر کات کە چوومە شوێنەکان قسەکان بەم جۆرە دەکرێت وڵی پاریس سەن ژەرمان زۆر ئامادەیە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ. پاریس سەن ژەرمان تیپێکی زۆر بەهێزە، تیپێکە بەڕاستی سامناکە، تیپێکە ناوەستێ لە یاریگادا، تیپێکەوە کە سیرەکە ئەم قسانە ڕاستە. کاتێ دێتە سەرەوەی کە دێتە سەر ئارسناڵ وڵێ کاکە بەخوا ئارسیناڵ ئاوا یعنی کۆمەڵێ خاڵ ئەڵێ تاوانێت سیرەکەی و خاڵانەش ڕاستە کە ئێمە باسی یاری کۆتایی یەکەین سیرەکەین یاری کۆتایی بۆ هەموو ئەگەرێک کراوەیە ئەم قسەیەش ڕاستە. بۆیە ئیشی من وەرگرتنەوەی ئەم وەڵامە بووە من بچم بە دوای ئەم نهێنیە خۆ شتەکە بەردەستە ینی پێگەی ترانسفەر مارکێت هەموو شتێکی لەبەر دەستایە لەوەی کە تۆ بە دوای چی ئابگەڕی یەکسەر ئەداتی ینی شتێکی زۆر بەسیتە بەڵام ئێمە بینەرەکانمان ڕنگ نییە تااقەتی بێ دوای وردەکاریە بکەوێت و کێشەی یعنی ئیشی ئەمەی میدیاکار ئەمەیە کە خزمەتی یاخود وەڵامی ئەو پرسیارانە وەرگرین کە بینەر هەیەی و بچینەوە وەڵامانیان بۆ بین کە شتەکە زۆر ئاسانە مە علمی زەڕە نییە بڵین لە شتێکی بەینەوەات بێ نەخێر شتەکە بەردەستە شتێکی زۆر سادەیە بەڵام فریا بکەوی تۆ باسی ئەم شتانە بکەی ئەگەر هەر دوای ڕیال مەدرید و بەرشۆنە بکەی ڕیال مەدرید چی و بەرشەلۆنە چی و چی ئەوە واکە و چی واکە نەبەخوا فریا ناکەویت و سەرە ناپەژێتە سەرەوە. بۆیە من لێرە باسی چیتان بۆکەم بۆچی ئەم قسەی لای خەڵک دروست بووڵێن پاریس ئامادەترە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەم ئامادەیە لە چیەوە سەرچاوی گرتووە خۆ هەمومان ئەم قسەیە دەزانین من پێویست ناکات سەبێن بڵێم وڵا دانیشم بۆم بۆسکەم وڵا ئینریکی ڕاهێنەرێکی عیملاقە ئینریکی بە شێوازی 4-3 یاریەکە ئینریکی نێجار پشت بە زابەرنیە بە سێ پشت بەوە بە سێ پشت بەوە بە سێ یا بۆ نمونە ئینریکی لە یاریە ئەگەر بۆ نمونە تیپێک کۆنتترۆلی تۆپکە ئەتوانێت تۆپەکەی باتێ یە دێر ئێمانەمانەمان باس کردووە مخۆبینەری ژەیزانێ ئەمە هەموو کە زەیزانێ و عیملاقەتی ئینریکیش هەمیشە باسمان کردووە من پێم وتومە لە ساڵی 2026 ڕانەرێکە بێ کە ئیبداع کاتە ئێسش لە بارەکەی خۆیان لیس ئینریکی یعنی زۆربەی یارەکان گۆڕانکاریەکە ئاسی یاریزانی بەرەو پێشەبە تیپەکەی بە شێوکی باش خۆ تۆ ئەبێ بزانی ئەمە چ نهێنیەک لە پشتیەوەیەتی ئەی وایە ئەی بۆ نمونە بۆ هانزفلیک ناتوانێ ئەمە بکە بۆ هانزفلیک ناتوانێ ئەمە بکە بۆچی ئارتێتا ناتوانێ بیکە بۆ گواردیۆلا نەیتوانیەوە بیکە بۆ ئەربیلۆوان نەیکردووە ئەلۆنسۆ بۆی نەکراوە ئەنچیلۆتی بۆی نەکراوە بۆ ئەبێ ئێمە پرسیاری ئەمە لە خۆمان بکەین ئیشی ئەمەمێ عیملاقەتی ئینریکی و توانای ئینریکی و هێزی ئینریکی لای هەمومان لەبەرچاوە و تواناکەی پاریس سەن ژەرمانیش کە میوان پاریس سەن ژەرمان قۆناغی کۆمەڵەکان ئاسێکی ئەتیادی دەرکەکەچی لە قۆناغا سیارەکانە باسێکی بێز دەرەکەوێت بۆ ئایا هەرەوەی ئێمە علمی نا ئێستا ئیشی ئەمڕۆ ئێمە باسکردنی ئەمەیە سەیریکەن ئازیزان
جارێکی تر دووپاتێکەمە چونکە دوایی شتەکان بەو جۆرە بێت ئەم زانیاریانە بەردەستن بۆ هەموو کەس بەڵام تااقەتی خۆتی بچی درکی پێ بکەیت بۆ خزمەتی بینێرەکەت ئەمە یەک دوو لیوسیندێکی ڕانەرێکی عیملاقە لە بواری ڕانانە و ڕاهێنەرێک کە زۆر باش مامەڵە لەگەڵ دۆخی تیپەکان ناکە ئاسەکەشمان لە بێڕێزیکردنیە بە ئەمریکی بەڵکو ئەمریکی لە بەری سەری سەرەوە بەڵام دەبێ ئمە بە دوای ئەمەیە بگەڕین چی هۆکارە بۆمە طبعا ئەم قسانە ڕەنگە بۆ بارینیش ڕاست بێ بەڵام ئەوە کەوێتەوە سەر ژیری ئیندیکی لەگەڵ ژیری کۆمپانی کە کامیان ئیدارەدانیان دروسترە ئێمە بۆ دەڵێن پاریس سەن جەرمان ئامادەترە بۆ دەڵێن ئارسیناڵ ئامادەتر نییە وەرن دیقەت بن من کۆمەڵی داتا و ئامارم بۆ هێناون لەم داتا و ئامارانەوە پێکەوە شیکاریەکەکەین بزانن ئێوەش کۆکن لەسەرەوەی کە بڵین لەبەر ئەمانە پاریس ئامادەترە سێریگەن هاوڕانم بەس لە خولی ئینگلیزیە ئەم وەرزە تاوەکو ێستا کافتەی کۆتاییشی ئەنجام نەدراوە داڤد ڕایای گۆڵپارێز 3330 خولەک یاری کردووە بەس گۆڵپارێزەکەی ئارسیناڵ 3330 خولەک یاریان کردووە طبعا من ئێستا ئامارەکانت دەدەمێ دواترە چینە سەر دیوی شیکارێکی لە بەرامبەرە ئێمە چیڤالێرمان هەیە 1530 خولەک یاری کردووە شۆڤانۆڤمانەیە کە 1350 خولەک یاری کردووە یعنی بە هەردووچیان بەقەی ڕایە یاریان نەکردووە کە هێشتا ڕایە یاری کیشیماوە ئەنجامیە بەڵام ئەم لە هەمویان زیاتر یاری کردووە ئەمە خاڵێک ویلیام سالیبا بە پێکانێکەوە کە تووشی هاتووە کە خۆتان زانمانیە دابراوە یا بۆ نمونە گابریێل ماگالایس کە بۆ نمونە 6 یاری لە ئارسیناڵ دابڕاوە یا جولیان تیمبەرس کە نزیکەی 2 مانگە لە ئارسیناڵ ئێستا دابڕاوە ئەم ئامارانەتان بۆ خوێنمەوە بەم پێکانانەوە کە هەر یەکێیان لە نزیکەی 7 بۆ 8 دیاری ئارسیناڵ بێبەش بوون سالیبا 2650 خولەک یاری کردووە ئەمە بەس لە پریمەر لیگا باسی چامپیۆنز لیگت بۆ ناکەم 2706 خولەک گابریێل یاری کردووە 2457 خولەک جۆلیان تیمبەرز یاری کردووە هینکەیپ کە لە نیوەی مەوسمەوانێ هاتۆتە پێگاتەی سەرەکی ئەرسناڵەوانێ و یاری کردووە لە دوای پێکانی کالافیۆری و لە دوای ئەوەی کە سچێڵی سەرکەوتونە بوو 1507 خولەک 1702 خولەک یاری کردووە ئەی بەرگریکارەکانی پاریس سەن جەرمان بنمونە ئێمە ئەشرەف حەکیمیمان هەیە کە تووشی پێکانێک گاتووە بەڵام زۆرترین یاری کراوە بە ئەشرەف حەکیمی لە بەروی مڕونەی هەیە 1374 خولەک یاری کردووە نۆنۆ مێندێش کە هەمیشە وەکو وەستێرەیەکی ناوازەی پاریس سەن جەرمان باسیەکەین لە خولی فەڕەنسیە بە درێژایە مۆرزەی خولی فەڕەنسی ئەم کوڕا بە یاری یەدەگ و یاری بەشداریکردنەوانێ مێندێش 14 یاری بەشداری پێکراوە باشە 14 یاری لە خولی فەڕەنسی 1000 و تەوانەمە هەم ئامارانەمووی ترانسفەر مارکێتە ها شتەکەتان پێڵەمووی ترانسفەر مارکێتە نۆنۆ مێندێش 1250 خولەک لە خولی فەڕەنسی یاری کردو پاریس سەن جەرمان پاڵەوانە لە خولی فەڕەنسی 1250 خولەک ویلیام پاچۆ کە زۆرترین یاری کردووە 1950 خولەک ئەمە لە بەرگی کارە سەرەکیەکان ئەی خولی فەڕەنسی بە کێوە یاری کراوە لە خولی فەڕەنسی زۆرترین ئاماری یاریکردن هی ئیلیا زابەرنی بەرگریکاری ئۆکرانیە کە 2387 خولەک یاری کردووە تەمان دوایە چمە سەر و خاڵی کە بچی پێدا مارکینۆسی کاپتن 1049 خولەک یاری کردووە لە خولی فەڕەنسیە لوکاس بێراڵدۆ کە یاریزانێکی یەدەگا 1571 خولەک یاری کردووە هێرناندێز کە هەر یەدەگی یەدەگا 1746 خولەک یاری کردووە ئەوەی کە لە پێگاتە سەرەکیەکەی پاریس سەن جەرمانە زۆرترین یاری کردووە ڤیتینایە کە 2121 خولەک یاری کردووە کە هێشتا بە پێکانی یاریزانەکان وێستا من بەتان بۆ بەراورد دەکەم لەگەڵ یاریزانێکە نزیک بە 2 مانگ و نیو لە ئارسیناڵە پێکان بۆ بزانین ئەو چەند بەشداری کردو و چەند بەشداری نەکردووە طبعا زایرێ مریش لە سەرەکیەکان 2454 خولەک یاری کردووە کڤاراتسخیلیا 1482 خولەک یاری کردووە بارکۆلاش کە یاریزانێکی یەدەگا 1750 خولەک یاری کردووە بەڵام ئەمێ نمونەی دیمبلیتان بۆ بێنەوە دیمبلی کە خاوەنی باڵۆندۆر بووە و پاڵێوراوی شەم ساڵەگە فەڕەنسا ئەنجامی کێ بێ بۆ نمونە ئەگە پاریس چۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەگەر فەڕەنسا ئەنجامی کێ بێ دیمبلی کەمێ ڕۆڵیە بێت دیمبلی ڕەنگە پێش مپاپی کێ بۆ دیاریکردنی باشترین یاریزان دیمبلی
1063 خولەک لە مۆرزەی خولی فەڕەنسیا بەشداری کردووە. کڤارا چغیلیا کە هەموو کادامادە بووە 1482 خولەک یاری کردووە. بەڵام وەرە ئێمە بەراوردەکەینەوە بەچێ؟ بەراوردەکەینەوە بە بوکایۆ ساکا. بوکایۆ ساکا کە نزیکەی 2 مانگی ڕێک پێکان بووە لەکوێ لە ئارسیناڵە. بەراوردی کەرەوە بە مارتین ئۆدیگارد کە ئەم ساڵ 3 جار تووشی پێکان بووە لە ئارسیناڵە. عوسمان دێمبڵی 1063 خولەک یاری کردووە لە خولی فەڕەنسیا. بەڵام ئۆدیگارد بە 3 دوورکەوتنەوەی جیاوازەوە لە ئارسیناڵ لەم مۆرزەیە 1370 خولەک بەشداری کردووە تا ئەم هەفتەی 37ی کە ڕۆی تا یارەکەی بێرەلی. یاریزانێکی وەکو بوکایۆ ساکا کە 2 مانگ پێکان بووە لە تیپەکە دابڕاوە 2226 خولەک بەشداری یاریەکانی کردووە. 2226 خولەک بەشداری یاریەکانی کردووە. چونکە ئێمە زۆر کات ڕەخنە لە ئارتیتاگرین ئەڵێن تۆ بۆ ئاوا بەم جۆرە یاریەکەی لە چامپیۆنز لیگا بۆ ئەو بەم جۆرە یاریەکە. جا ئەمە ئەوانی تر تاواکەن بۆ نمونە یاریزانێکی وەکو گۆنگالۆ ڕامۆس 1309 خولەک بەشداری کردووە لە پریمەر لیگا لە کاتێکە یاریزانێکی تەواو یەدەگە. بەڵام ئێمە گابریێل مارتینێلی مانەیە کە منتەخەبی بەرازیلیش بەشداری پێکردووە و تەنانەت گابریێل خیسۆسیشمانەیە. یعنی سەیریکە گابریێل خیسۆس 346 خولەک یاری کردووە لە خولی ئینگلیزیە. چونکە خولەکە تو پێویستت بە بەردەوامی یاریکردنی یاریزانە سەرچیەکانە. بەڵام یوکیریش 2224 خولەک یاری کردووە. چونکە تۆ ئەگەر بیت تۆ یاریزانانت دا ببڕی ناتوانانی ئەم ئەنجامانە بێنی لەم خولە. تۆ ناتوانانی ئەم دەستکەوتانە بێنی. کەواتە من هاتووم چیم کردووە؟ بە دوای وەڵامی پرسیاری بینەرەکانمان ڕۆشتم، بە دوای وەڵامی پرسیاری هاوڕێیانمان ڕۆشتم. بۆچی ئاوا ئەم باسی ئامادەی پاریسەکە؟ بۆچی و باسی ئامادەی ئارسیناڵەکە؟ ئێستای شی ئێمە باسکردنی ئەمە وەکو ئامارێک تایبەت بە ئارسیناڵ و بین کە بۆ وەرگرتووی. بەڵام ئەم نمونەیە پەیوەستێکەکەمەوە بە پاریس پێش دوایەوە چینە سەر شیکارەکە سەیریکەن. نۆنۆ مەندێش بەشداری 20 یاری لە خولی فەڕەنسی کردووە، بەڵام بەشداری 16 یاری لە چامپیۆنز لیگا کردووە. ئەشرەف حەکیمی بەشداری 18 یاری لە خولی فەڕەنسی کردووە، بەڵام بەشداری 12 یاری لە چامپیۆنز لیگا کردووە. ڤیتینا بەشداری 29 یاری لە خولی فەڕەنسیاکەوە کەوتمان زۆرترین بەشداری ڤیتینایە، بەشداری 16 یاری چامپیۆنز لیگ کردووە. جواو نیڤێس 21 یاری لە خولی فەڕەنسی بەشداری کردووە، 13 یاری لە چامپیۆنز لیگ. زایر ئیمری زۆرترین یاری خولی فەڕەنسی بەرکەوتووە، 32 بە 16ەکەی چامپیۆنز لیگ یاری کردووە. فابیان ڕۆیس کە یاریزانی یەدەک بۆم ساڵ 20 یاری لە خولی فەڕەنسی یاری کردووە لە کۆی 34 هەفتەکە، بەڵام 8 یاری لە چامپیۆنز لیگ یاری کردووە کە هیچ پێکانێکیە بووە. تاوانەمە بەینی یەدەگیشەوە کە بەشداریان کردووە. کانگلی 29 یاری لە خولی فەڕەنسیا بەشداری کردووە. مایلۆ 26 یاری لە خولی فەڕەنسی بەشداری کردووە. عوسمان 24 یاری لە خولی فەڕەنسیا بەشداری کردووە. یعنی گۆنکالۆ ڕامۆس بەشداری 33 یاری کردووە وەکو یاریزانی یەدەگ و سەرکی، بەشداری 33 یاری کردووە لە کۆی 34 یاری لە خولی فەڕەنسیا. ئەمە چیمان پێ ئەڵێ؟ پێمان ئەڵێ لویس ئینریکی ژیر، لویس ئینریکی هۆشیار، لویس ئینریکی بیرمەند هاتووە ئیستیغلالی ئەوەی کردووە کە خولی فەڕەنسی پێویستی بەو جوودە زۆرە نییە کە تۆ سەرفیکەی. لە خولی فەڕەنسیە تۆ تووشی مەلەل نابی، تووشی لایەنێکی دەرونی خراپ نابی کە سیاری لە سەرێک دۆڕێنی. و پێکهاتەکەت هەمیشە هێندە بەرزی هەیە بەسەر ڕکابەرەکانیە. پێویستت بەوە نیە تۆ لە هەفتەی 27 خولی فەڕەنسی یەکلا بکەیتەوە، پێویستت بەوە نیە لە هەفتەی 26 یەکلا بکەیتەوە. خۆ ڕەنگە هەوڵ بی بتوانێت هەفتەی 26 خولی فەڕەنسی یەکلا بکەیتەوە، بەڵام تۆ چیەکەی؟ تۆیت بیر لە بەڕێوەبردننی وەرزێکی تەندروست دەکەیتەوە، وەرزێک کە تۆ بتوانی، تەبعاً ئەمە کۆمەڵی ڕانەری تریش لە پشتیەوە کارەکەن، کە تۆ بیت ئینسیجامێک و لێک تێگەیشتنێک دروستکەی کە هاوسەنگ باڵانس ڕابگری لە بینی چیە؟ لە بینی چامپیۆنز لیگ و لە بینی خولی فەڕەنسیشە. ئەگەر دیقەتی پێکهاتەی سەرەکی پاریس سەن ژەرمان بن،
بچن سەیری پێکاتەکانی چامپیۆنز لیگن هەمووی لە ئاپەکان تا لەبەر دەستانەیە زۆر باسانیە توان بچن بە دوایە بگەڕن بڕۆن سێریە و هەژیارە بکەن کە لە قۆناغی کۆمەڵەکانە پاریس سەن ژەرمان یاریەکە ئەو هەژیارە باسی یارەکەی بەرشۆن و بایرن ناکەم تۆپچی بە زەویارە بنمونە وەرگری کۆی گشتی ئاماری هەژیارەکە و گۆڕانکارەکان وەرگرە و وەرە سەر یاری قۆناغی دەرچوون لە پاڵەوانەتیەکان عنی قۆناغی 16 و 8 و 4 وەرە سێریکە سێری تەوازن ڕاگررتنی بین ئەم دوو پێگاتەیە بکە ئەم لە قۆناغی یەکەم بەم جۆرە یاریەکە و لە قۆناغی دووەم بەم جۆرە یاریەکە کاتێتە قۆناغی دوم ئەم هەمیشە ئەمە جگە لەو یاسایی کە لە خولی فەڕەنسیایە بۆ نمونە تۆ داواکاری لەوەی کە یاریەکە دواخرێ ئیتیحادی فەڕەنسی و هاوکاری تەکال لەوەی یارەکە بۆ دواخە کاتە یاریێکی گرنگەیە لە چامپیۆنز لیگ ئەمە خۆمە ئەمە پاریس ئیسفادی لێکەوە مە عاقڵیتی ئەمە ژیرێتیە نەکبی تۆ دانیشی ڕخنە لە ئیتیحادی فەڕەنسی بگری خولی فەڕەنسی بگری بڵێ تۆ سێم ڕاضە ناشتی نەگە نەخێر دەستی خۆش بێ ئەو ئێوێ یانەکەی ئاسێکی بەرز لە پاڵانتە ئەوروپیەکانە پێشکەش بکە هاتووە بە گوێیەکە یارەکەی دواخەوە تیپەکەی دووەرزی لەسەرێک هێت یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەمە هاتووەم ژیرێتیە پەیڕەوەکە بۆیە ئەم ڕاگررتنی باڵانسا وای کردووە کە ئامادەیەکی زۆر لە یاریزانەکانی پاریس سەن ژەرمانە هەبێ چونکە وەک گوتمان خولی فەڕەنسی تۆ ئەبەم جۆرە بەشداری یاریزانەکانی کرد توانیوە دەستەبەری بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە بۆ ئەو کەسانەی کە ئێستا بینەرمان ئایا ئەم پلانە ئەم ژیرێتی ئێنریکی کە پێڕەوی کردووە بۆ بەڕێوەبردننی پاریس سەن ژەرمان بۆ ڕاگررتنی باڵانس لە بینی خولی فەڕەنسی ڕکابەریکردن لەسەر خولی فەڕەنسی لەگەڵ ڕکابەریکردن لە چامپیۆنز لیگ ئارتێتا ئەتوانێ بیکە خۆتان بە ژیری خۆتان وەڵام بنەوە گواردیۆلا ئەتوانێ بیکە هانز فلیک ئەتوانێ لە بەرشەلۆنە بیکە ئاربیلۆوا ئەتوانێ لە ڕیاڵ مەدرید بیکە کاکە چیڤۆ لە ئینتەر ئەتوانێ بیکە کی ئەتوانێ بیکە خۆتان و ویژدانی خۆتان چ کەسێک فلیک ئەتوانێ بیکە خۆ فلیک ڕانەرێکی عیملاقە کاکە خۆ فلیک زۆر بەدەم یاریزانەکانیەتی فلیک ئەتوانێ بەم جۆرە تەطبیقی کاو لە خولی ئیسپانیا ڕکابەر بێ و لە چامپیۆنز لیگی چار ڕکابەر بێ کی ئەتوانێ بیکە دووتی بەتوانن بیکە دووتی بایرن پاریس سەن ژەرمان و تا ڕادەیەک هەلەکەی پاریس سەن ژەرمانیش باشترە بۆ چونکە ئێمە لە ئەڵمانیا ئەزانین تۆپی پێشی پێشکەوتوترە لە ئەڵمانیا وەکو کواڵیتی یاریکردن وەکو کواڵیتی بەڕێوەبردننی یانەکان تۆپی پێی ئەڵمانیا تۆپێکی زۆر زۆر پێشکەوتوترە لە تۆپی فەڕەنسا باسی منتەخەبی فەڕەنسا ناگەم کاکە یاریزانە پیشەگەرەکان و مشتانە ڕکابەری نێوخۆی یانەکان کاک ڕکابەری نێوخۆی یانەکان ڕوبەڕووبوونەوەکان تۆپی پێی ئەڵمانیا تا ڕادێک پرۆفیشناڵتر و بێسترە لە تۆپی پێی فەڕەنسا بۆیە خولی فەڕەنسی هاوکار و هۆکارێکی بەهێزە بۆەوەی کە ئێمە لە مانگی دووسەیە پاریس سەن ژەرمان بەم بەهێزیە بینین لە مانگی چوارە و ئەم ڕێژەی بەشداریکردنی یاریزانانە ئەم داتا و ئاماران کە من بەس نمونەیەوەم بۆ هێنایتەوە دیمبڵیەک کە وەرزی ئەم ساڵ ئامادە بۆ لەگەڵ پاریس سەن ژەرمانە یەک دابڕانیە بووە 1363 خولەک لە چامپیۆنز لیگا بەشداری کردووە بەرامبەر بە ئۆدیگاردێک کە ئەم ساڵ سێ جۆریپیەکان دووری خستۆتەوە بە ماوەی زۆر 1370 خولەک یاری کردوواتە 300 خولەک لەو زیاتر بە بۆکایۆ ساکایە کە 2 مانگی ڕێک لە یاریکردن لێمان دابڕاو ماوەیەکی تری ژاتۆتەوانێ 2226 خولەک لە خولی ئینگلیزیە یاری کردووە کەواتە تۆ مێ ڕەخنە لە ئارتیتا بگرە بڵێ ئارتیتا ئەمە ناتوانێ بەڵام سەری کە ئینریچی توانێ مێ ئەم ڕەخنەیە بگرە چونکە ئارتیتا ئەگەر ئەمە بکات لە پریمەر لیگا لەوە چێ لە پلی 11م لە کاک لەوە چێ بچێتە پلی 12م ناتوانێ ئەمە بکە ئەو ناتوانێ ئەمە بکە بەڵام ئینریچی لە پاریس سەن ژەرمان هاتووە لە ژینگەیەکی لەبار بۆ خۆی ئیشەکە هاتووە لە ژینگەیەکە ئیشەکە بەهێمنی لە ئیبداعکردن و لە نووسینەوەی مێژووی خۆی بەردەوامە ئەنریکی لە جوانی خۆی بەردەوامە هاتووە لەو ژینگەیە بژاردەوە بۆ ئیشکردن
ئەنریکی ئەتوانێ بیکە، کۆمپانی لە بایرنا تا ڕادێک ئەتوانن بیکەن، بەڵام ڕانەری تیپەکانی تر ناتوانن بیکەن. بۆیە قەدمێ تۆ مقارنەیە بکەی بە تیپەکانی تر. ئەی بۆ بەرشەلۆنەکەی فلیگوان ناکە؟ کاکە بەرشەلۆنە ناتوانێت ئەمە بکە، نە ئەم ڕێژە یاریزانەی لە بەردەمایە، نە دەتوانێت بەم جۆرە لە ڕکابەری خولی ئیسپانیا بەشداری بکە، نە ئەتوانێت ئارتیتان ناتوانێت بیکە. ئەگەر ژمارە یاریزانەکەشی لە بەردەما بێت ناتوانێت بۆ یاریزانانەوە بەشداری پریمەر لیگ بکەوە دەستکەوت بێنێ هەفتەی 37 لای بکاتەوە، ناتوانێت. بۆیە ژینگەی کارکردن لە ژینگەیەک و بۆ ژینگەیەکی تر جیاوازە. یعنی من یەکێک لە بۆچوونەکانم ئەوە بوو کە پاریس سەن ژێرمان ناتوانێ ئەم ساڵ وەرزی ئەم ساڵ بگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، تا گەیشتمە ئەمە. کە گەیشتمە ئەمە وتم من هەر لە وەڵۆ بەغەڵەتا ڕۆشتم. کاتێکم قسەیم کردووە لەسەر پاریس سەن ژێرمان بەس لە عەتفی ڕۆشتنی دۆناڕۆمایەم قسەیم کردووە. تۆ بەم داتا و ئامارە تۆ هەمیشە یاریزانەکانە دامادەن. ئێستا بۆ نمونە تۆ ئەزیزەکەم تۆ دانیشی داوا لە بوکایۆ ساکاکەی دقەی هەفتا داواکاری ڕانە داوای لێیەکەی کە ئەم شتە بۆ بکات لە ساحە، یا شتێکی جیاوازت بۆ بکات لە ساحە. سیرەکەی لە ڕووی ماندوێتی جەستەوە بە درێژایم دەمانگەی کە یاری کردو بۆ کایۆ ساکا، ئەمە بەس ئاماری ئەملایەتی ئەمە چامپیۆنزیەکەی لەو لاوە بۆستێ. سەرەکەی بۆ کایۆ ساکا نزیکەی 3000 خولەک یاری کردووە. تۆ یاریزانێک یەی داواکاریەکی لێەکەی لە یاریگادا کە نزیک بە 2000 یاری یا 3000 خولەک یاری کردی بێ، کامیان جوانتر بۆ تەطبیقەکەن، کامیان جوانتر جۆ لێ ڕاگرن، کامیان جوانتر لە ناو یاریگایە جوڵەکەت بۆکەن. ئێمە لێرە کۆمەڵە یاریزانی شەکەت و ماندوومان هەیە کە لە ڕووی ئێستا بە نمونە یعنی کە یاریزانەکانی پرێمەر لیگۆمان هاتوونە تاوەر کاکەم هەموو یاری ئێمە مردین و توانەمان نەماکە بەس یاریزانی خولی فەڕەنسی واڵێ نا، چونکە ئەم ئەنریکی ژیرانە بەرنامجەکەی داناوە، ئەم منهەجەی داناوە بۆ یاریزانەکانی، وای کردووە هیچ یاریزانێکی ماندوو نەبێت، هیچ یاریزانێکی لە ڕووی توانای جەستەییەوە کەم و کورتی نەبێت. خولەکە هاوکاری کردو، بەشداریکردنەکان هاوکاری کردو. بەڵام ئەرسیناڵ بۆ ئەمانە یاریزانەکان ماندوون، جەستیان ماندووە. ئێستا داواکاری نەئەتوانی لە یاریزانی بەرشەلۆنەیەکی، ناتوانین لە یاریزانی ئەرسناڵێکی، نازانین لە یاریزانی مانچەستەرسیتی، ناتوانین لە یاریزانی ڕیاڵێکی، ناتوانین لە یاریزانی بۆ لەبەروی خولەکەیان تاقەت فڕوکێن و بەشداریکردنەکەیان زۆر بووە، زۆر بووە، ناتوانین داواکاری زیادەیان لێ بکەیت. بەڵام بە ئیسراحەتی خۆ دەتوانی داواکاری زیادر لە یاریزانەکانی پاریس سەن ژێرمان بکەیت، چونکە لە ڕووی فسیۆلۆژیەوە، لە ڕووی توانای جەستەییەوە و لە ڕووی ئامادەی جەستەیانەوە ئەم یاریزانە تاویان ئامادەن. ئەمە وەکو پێم وتن تەنها وەڵامی ئەو پرسیارەیە کە زۆر لە هاوڕێیان دەڵێن وەڵا پاریس ئامادەترە، پاریس مانگی 4 ئاستی باشترە. ئەمە هۆکاری سەرەکی جگەل لە لێڤڵی ئیندیکی، جگەل لە بەیەزی ئیندیکی، جگەل لە عەقڵیەتی ئیندیکی لەم بەڕێوەبردنەیە ئەم ئامارە و ئەم ڕێژەی بەشداریکردنە هاوکارێکی زۆر باشی پاریس سەن ژێرمانە بۆی یاریزانەکانی بەم جۆرە ئامادە بن. ئەمەشی کە من پێشکەشم کرد واتای ئەوە نییە بڵێم ئارسیناڵ بێ هیوای لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ نەخێر، دۆخی یاریە کۆتاییەکان جیاوازە، بەڵام من تەنها ویستومە وەڵامی هاوڕێیانی ئەزیزم بەمەوانێ و دوای ئەو پرسیارە کەوتوم لەوەی کە بیلفعل ئەم قسەیان ڕاستە، بۆچی پاریزاوە ئامادە دەرەکەوێت، بۆ ئاوا ئەرسناڵ ئامادە دەرناکەوێت. و جارێکی تریش چوومەوە بە بۆچوونەکەی خۆمان لە بەرەوەی کەوتومە پاریس سەن ژێرمان ناگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە سەیری ئەم داتا و ئامارانم کرد، کە سەیری ئەم ڕەقەمی بەشداریکردنی یاریزانانم کرد، شۆک بووم من هەر لە سەرەتای وەرزەوە کەوتومەتە غەڵەتەوە لەم بارەیەوە. طبعاً ئەمە تەنها وەڵامی و پرسیارە بوو کە بۆ بینەر ئێمە هەر نەڵێن ئەنریکی واکە و ئەنریکی وا نا، کۆمەڵی شتی جیاوازمان پێ بێ بین بە بینەر بڵین کاکی جان ئەمە داتا و ئامارەکانن، بەم داتا و ئامارانە تۆ باس لە ئامادەی پاری بە قسە نا، بە داتا و ئامار بە شتێکە خزمەت بە خەڵکە شتەکەش هەیە و لە ترانسفێر مارکێتە تەنها خەڵک خۆی حەزی بە بەدوواداچوون بێ کە ئەم شتانە زۆر باسانێ دۆزێتەوە. زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان. کاک یوسف گیان قوربانە بم، کاکە شیروانگیان ئەزیزی منی قوربانە بم، کاکە نەوزاد، کاکە کوڕە سێو سێنانی
مۆرینۆ تۆ باسی مۆرینۆمانی عەزیزم من باسی شتێکی ترە بووەکەم کاک نەوزاد دەڵێ کێشەی ئەرسناڵەوەی تر سینیەر چەند بێزبن لە یاری کۆتایی خراپ بنە دۆڕنجی گەلۆژ لە پریمەر لیگا سیمانسی لیڤەرپوڵ وەڵی تر ئەها ئەوە وەڵامی کاک نەوزاد وەڵامی ئەو قسەیەتان وەرگرتووە کە ئەڵەی لە ئارسی لە پریمەر لیگا ئاستی مانچستەر سیتی و لیڤەرپوڵ خراپ بوون ئەگەر ویژدان هەبێ بەپێی ئەم بەشداریکردنی ڕێژەی یاریزانانە ئارسیناڵ چەندە پێویستی یاریزانە سەرچیەکان بۆ یەکلاکردنەوەی خول و ئەمانی تر چۆن چیانێ بۆ یەکلاکردنەوەی خول هیچ کەسێک بێ ڕێزی بە خولی ئینگلیزی ناکات چونکە بردننی خولی ئینگلیزی هەموو کاتێک قورسە شکاریان بەخوا من معلوماتی بەرشلۆنەم بە تەواوەتی نییە لای خۆم واڵم کارچەنە ڕەنگە لە زۆر ئەملاقی باشتر بم بەڵام باگام لە خارمانی بەرشلۆنە ئینریکی ئاست و توانای ئەوی غەڵەتی قوبوڵ ناکە ئینریکی خۆزگە کاک نەوزاد جوان جۆل لە بابەتەکەم بگرتە ئەنجام قسانت کردایە وڵای کاک دەرباز تێناگەم مەبەستت لە چییە قوربانە بم کاکە یوسف گیان کاکاروان بەڵێ دێمبڵی و حەکیمی تاوەکو ئێستا ئامادەیان بۆ یاری کۆتایی باس کراوە کاکشێوان ئەڵێ هەرچی لەسەر کارفاخاڵ بنووسین کەمە باسەکەم باسێکی ترێکنا وەکو پێم وتر منم باساڵێکنم کاگیواڵە دواقلی جیاواز و تیمی جیاواز ڕوبەڕوو یەکتر دەبنەوە چ شتێک وا دەکات دەوی تریان زاڵ بێ بەسەرەوی تریانەوە کاگیواجیان ئەگەر سیریم بەرنامەیە بکەی من خاڵێکی زۆر گرنگم باس کرد کە چ شتێک وا دەکات کە لە ڕووی تەڵەبیات و جێبەجێکردنی داواکاری و یاریزانەکان باشتر ینی باشتر دەرکەون کاک محەممەد سابیر ئەڵێەوە کارێک نییە کە پاریس بەردامانجی باشێ بۆ بەرامبەر بە تیپە ئینگلیزەکان طبعا من محەممەدجان ئەمە بە هۆکارێکی زۆر سەری شێزان بەرامبەر هەموو تیپێک ئەنجامی باش بێ پاریسان جەرمان نەگەر بەرامبەر تیپە ئینگلیزەکان بەرامبەر هەموو تیپێک ئەنجامی باش بێ ناوە جاندوایە توانی گوێ لە لایڤەکە بگریتەوە کاگۆران ئەڵێ زیدانی ژوەختی خۆی کردی ئەو ڕێژەی کەمی یاریکردنە بەخوا بڕوان ناکەم کاگۆران لەی شوێنە بێ حەزەکەم ئەگەر بەداتا و ئامارە ئەوی زیدانیش لایە سوپاس دەکەم ئەگەر لات بێ کاگڕین ئەڵێ هیچ نەبووە کارەکە دیانەکانی تر لە سەرەتای ئەبتاڵەوە بە تشکیلی فول ئەساس یاریانەکرد لە کاتێکدا پێویست نەبوو ئیتر توالی تێگەشتووی من داوای لێبوردن لە تووەکەم بەرنامەکەم بۆ تۆی سوادی نە بۆ تۆ زانیاریانەت هەبووە دەستە خۆش بێ عیبی نییە کاکارزان ئەڵێ کارزانجا وەڵامی ئەوم مایتۆڵە بەس پرسیارەکەی بۆ ڕانەرەکانی پێشنجی چێمایان نەکرێت لە بەروی ئێمە باسمان لەو کرد وتمان ئێمە کەسێک ڕدەگرین کە لەو پەڕیژیریدایە کەسێک ڕدەگرین کە لە ساڵی 2026 شایبداعکە کە کەسێکی کارامە و لیاتوی و لویسنریچیە طبعا کارامەیی لویسنریچی لەسەروەم بابەتەوەی کە من باسم کرد ئەم کارامەیە لەگەڵ ئەم هاوکاریە یەکی گرتووە ئەوەی تر هەردووچانی بەیەس کردووە خۆمە ئەمە بێبەریکردن و یاخود خوانەخواستە لێدانیە لێنیی نەخێر تەنها وەڵام وەرگرتنەوەی پرسیاری خەڵکە کاکە کارزانم هونەرگیان ئەڵێ بە قورعان هونەر کۆمنتەکەت زۆرە کاتمەونە نەماوە هونەرگیان ئەڵێ دەستخشتان لێکم بۆ نامەجانی وای بەرداوی سەرکەوتنماوە مەساریان بەرای بەرەستانگەشتنی 2 ساڵ پاریس بۆ ئەوەی سوودیان بۆ قورعانە هونەر مەگەر دوایی بیخوێنمەوە دوایی بەجیا وەڵام بە چونکە کۆمنتی ترما تۆ زۆرە کۆمنتەکەت بەسەر چاو دوایی وات بێ وەڵامت بمەوە پاریس وەگە ئەرسناڵ فشاری لەسەر نییە لە چامپیۆنز لیگ قوربانە بم کاکە یوسف گیان بەس هەر بەڕای خۆ پاریزیان جارێ وەختی ئەوە نییە باشە ئەوە کاک ئەحمەد باشە شکور ئەڵێ یەکەم جارم و کاکەم زانیاریانە بەردەستن خۆ علمی زەڕە نییە ئەمە هەیە ئەمە بەردەستە لە پێگەی ترانسفێرمارکێتە هەیە و چی زانیارێکت بێ توانی بێەوە دەستت کێ بەڵام ئەگەر ئێمە هەردوای ئەوە بکەین ڕیاڵ مەدرید چی و بەرشەلۆنە چی و ئەمە چی و ئەمە چینی و ئەمە چێ گۆڕانکارێکەوە ئەمە مۆرینۆیە و ئەمە فلیگەڵێ مۆرینۆوە و ئەمە وەوە و ئەمە حەکەمەڵێ پەنارتی و حەکەمەڵێ پەنارتی نەبوو ئەو بۆ لە خولی پورتوگالی پەنارتی بوو بۆ لە چامپیۆنز لیگ پەنارتی نەبوو ئەو بۆم حەکەمەعاوی لە خولی ئیسپانی کرد بە پەنارتی و نەکرد بە پەنارتی ڕیاڵ مەدرید بردیەوانەیە بڵین وڵا خولەکە فەزاحەتە و بەرشەلۆنە بردیەوانێ ڕیاڵ مەدرید لەم لاوە بێت بڵێ کەی سینیگرێرامان هەیە کاتێک تۆ خەریکی ئەمانەبی
تەنها ئەتوانی بڵێ وەڵا ئەندێکی ڕانەرێکی زیرەکە هاتووە پاریس سەن ژەرمانی بەرەو پێش بردووە لە منە زیاتر ناتوانین دوو کەلیمەی تر بڵێ. بەڵام ئێمە لەگەڵ زیندێکی و ژیری ئیندێکیە شتێکمان هەر شتێک بە دوایە گەڕان و تەبیعی خۆمان خزمەتی بینەرەکەمانی پێ بکەین و وەڵامی و پرسیاریان بینەوانێت کە بۆچی یاریزانەکانی پاریس سەن ژەرمان کورت و مختصر من بە دیوە زمانەکەی ینی خۆمان تێتانگەێنم بۆ نەوە دەقە لە ساحەیان ڕاکەن بۆ یاریزانانی پاریس سەن ژەرمان ئەمە کورت و مختصر بابەتی وەڵامی و پرسیارێ بۆ یاریزانانی پاریس سەن ژەرمان کاتێک لەتی پێکاریەکەن هاوشێون بە 11 یاریزان هێرشکەن و بە 14 یاریزان بەرگری بکەن بۆ وا دەرەکەون ئەمە وەکارە سەرشێکێتی ڕێز و خۆشەویستیم قبول فەرمن هیوادارم سوودێکم پێگەیاند ئێوە هەمیشە هاوڕێ عەزیز و خۆشەویستم